ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی ئازیز، خۆشحاڵم لە خزمەتتان ئاشا دەبم بۆ دووەم جار لەم شارە گەورە و پیرۆز و بەشکوێیە خوای گەورە بیکا بە شاری تەقوا و ئیمان و لە خۆبردەیی و ژیان بۆ ئیسلام و پیاوانێکی هاوشێوەی جەنابتانی تیا هەڵکەوێ و دەسەڵات و حکم و سێبەری ئیسلامی بۆ بگەڕێتەوە جارێکی تر. خۆشەویستانم، مۆزوعی ئەمڕۆمان باسی ئیمتیحانەکەین. دیارە ئیمتیحان بابەتەکان و لقەکانی زۆرن، مادەکانی زۆرن. ئەمڕۆ باسی ئیمتیحانێکەکەین کە هەموو ڕۆژێ ئێمە هەموو جارێتی ئەچین لە ئیمتیحانەکەش دێینە دەرەوە بەبێ ئەوەی کە بزانین چەندمان لە ئیمتیحانەکەی وەرگرتووە، بەبێ کە لە ڕۆژان بیکەینەوە بڵێین ئەم ئیمتیحانە دەرچووم یان دەرنەچووم، شەهادەم وەرگرت یان شەهادەم تیا وەرنەگرت. چکە هەموو ئیمتیحانێک ئەبێ شەهادەی تیا وەرگری، هەموو دەرەجەیەکیش ئەبێ دوای بە خۆتا بچیتەوە بزانیت ئایا بەشی ئەوە جواب بایەوە کە لە ئیمتیحانەکەیە دەرچی یان نا. مامۆستا بەستی ئیمتیحانی دنیایە نا، بەبەستمە ئیمتیحانێکی زۆر ورد و زۆر دەقیقە. ئیمتیحانی جوغرافیانیە، ئەحیانیە، کیمیانیە. ئێمە زۆر خەممانە مناڵەکانمان لەم مادانەیە بکەون، بەڵام کەم جار ئەقڵمان بۆ ئەمانە ئەچێ کە لەم ئیمتیحانەیە بکەوین. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دانیشتبوو لە مزگەوتە، لەگەڵ سەحابەکانیە ئەیجێڕنەوە فەرمووی پیاوێک هاتە ژوورەوە، دوور کات نوێژی کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چاوی لێی بوو، دوای ها بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم سلامی کرد و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمی وعەلەیکە السەلام ورحمة الله وبركاته ارجع فصلي فإنك لم تصلي. بڕۆ نوێژ بکە چکە تۆ نوێژت نەکرد. کابرا چوو دیسان و دوور کات نوێژی تری کرد و هاتەوە لای پێغەمبەری خوا و سەلامی کرد. پێغەمبەری خوا سەلەم دووبارە پێی فەرموو بڕۆ نوێژ بکە چکە تۆ نوێژت نەکرد. ئەی نوێژی نەکرد، ئەی ئاوای کردوتی ئەڵڵاهو ئەکبەر و دەستی گرت و چوە ڕکوع و چوە سجود و دوای دوو سەلامی دایە و پێغەمبەری خوا سەلەم فەرمی تۆ نوێژت نەکرد. جاری سێیەم بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە کابرایی فەرمووی تۆ نوێژت نەکرد. فەرمی فوالذي بعثك بالحق لا أحسن غيره فعلمني. سوێن بۆ خوای کە ناردوویتی بە حەق، لەمە زیاتر نازانم فێرم کە. ئینسان ئەگە شتێکی نەزانی هەوڵیشی دا فێر بێ فێرە بێ، بەزەگە هەر سوار ملی شتەکە بووتی خۆمی زانم هەروە ئاکرێ، لەوە زیاتر نییە. هەروە فێر بووین، هەروە فێرکراوین، هەرەمەیە نوێش مشکلە ئەمەیە، ئەمە فێر نابێ. ئەگەر کاتی ئیعترافمان کرد تەقسیرمان هەیە بەرامبەر بە خوای گەورە، بەرامبەر بە ڕاوەستان بەرامبەر پەروەردگاری خۆمان، بەرامبەر بە سوزدە و بەرامبەر بە ڕکوعمان، هەر کاتێ وامان هەست کرد بەرامبەر بە خوای گەورە، هەستمان بە نەقسی خۆمان کرد، وتمان فوالذي بعثك بالحق، سوێن بۆ خوای تۆی ناردووە ئەی موحەممەد، لەمە زیاتر نازانین، فێرم کە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمی هەر کاتێ چوویتە نوێژەوە ئەڵڵاهو ئەکبەر کە، دوای فاتحە بخوێنە، دوای سورەتێکی تر بخوێنە، دوای بچۆتە ڕکوع حتى تطمئن راكعا، حتى وەکو دڵنیا ئەبی لە ڕکوعیت. یعنی ئەگەر خەڵکی ویستی لە ڕکوعا ڕسمە بگرێ بتوانێت بە ئاسانی ڕسمەکە بگرێ، ئەو نەبوەستی. دوای هەستەرەوە حتى تطمئن قائما، حتى وەکو دڵنیا ئەبی بە پێ وەستاوی جارێکی تر. دوای بچۆرە سجود حتى دڵنیا ئەبی چوویتە سجود، دوای بەرز بەرەوە. بەم شێوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فێری کابرای کرد کە نوێژ ئاوا ئەکرێ. خۆشەویستەکانم، ئێمە نوێژ وا فێر بووین کە بەرامبەر نوێژەکانمان ئەڵڵاهو ئەکبەر چووینە نوێژەوە. نوێژی کەی بوو؟
نوێژی نیۆڕۆ بوو باش ئەڵڵاهو ئەکبەر نێتمان هەیە نوێژی نیۆڕۆکەی ئەگامان لێ نوێژەکە بڕیارەین دوایی بێ ئاگاین نازانین ئەڵێن چی نازانین لە بەردەمی چی ئاوەستاوین نازانین چیەکەین السلام علیکم ورحمة الله سەلام درایەوە بیرمانەکرێتەوە سەلام درایەوە وتی کابرا تۆ سێ ڕکاتێک کرد تی نانە چوارم کرد وتی بابە من ئاگام لێ بوو سیانە کرد تی نەبەخوا تو چۆن نەزانی تو وەڵی لە ڕکاتی یەکەما کە ئەڵڵاهو ئەکبەرم کرد لە ڕێگایە کاتی یەکەما کاڵاکەم کڕی و بەدەستم هێنا لە ڕکاتی دووەما سەفەرم کرد بۆی بیفرۆشم لە ڕکاتی سێما فرۆشتم لە ڕکاتی چوارەما گەڕامەوە ئەگە سێ ڕکاتم کردایە هێشتا نەگەڕابووم بەرە چوار ڕکاتەکە بۆ یەتێکیتم چوار ڕکاتم کردووە یعنی مامەڵە و هەموو ئیشەکانمانەکەین لە ناو نوێژەکانە هەر کاتە ئینسان ئیشێکی بیرەچێ کارێکی بیرەچێ لە کاتی نوێژەکەی ئەوتە ئەڵڵاهو ئەکبەر و شەیتان بیرتە خاتەوە بۆی لەرەکەم نەبژانێتەوە داژنی داما و چێشتەکە لەسەر ئاگرە بوو خوا سووتێ مناڵەکە کاتە گریان ئەگەر نوێژەکەیەتی ئەگەر نوێژەکەی نیە تا مناڵەکەشی دەبێتەوە پیاوەکە قەرزی فڵان کەسی بیرەخاتە وەڵڵاهی قەرزی لای فڵان کەسە کەی زوو تەواو بووم بچم بینووسم لەبیرم دەچێتەوە وەڵڵاهی نەکەتیان نەماوە ئینتەرنێتەکەتیان نەماوە شەوێ پڕیکەمەوە ئەونەی خەیاڵات بۆ دێ لە ناو نوێژەکەیە سبحان الله جەنابتان ئیساکەنە لە خزمەتانە ئێمە وەستاوین کەس خەیاڵی پێمان نییە بەلایە کاڕۆیشت بێ منێکی عەبدێکی زەعیفی حەقیری داماو هەمووتان ئێستا مێشتان لای منە ئەی خوایەک کە ئەرز و ئاسمانی بۆ تۆ خەڵق کردووە تۆیەکی لە نوتفەیە دروست کردووە دوێنێ ڕەحمی ئافرەتێکمان عەمەلیاتەکە لەگەڵ دوکۆرێکی ئافرەتانە دەستم گرتو و یارمەتی مەدا لەگەڵیا چکە ڕەحمی ئافرەت ئیخساسی من نییە هێرکردانەکانی ئاوا دەرهاتە بوو هێرکردانەکانی بەقەدەر دوو سەرپەنجە بوو ئاوا ئەموو خوایە تو ئەم ئینسانە عەزیم و گەورەیە لەم هێرکردانانە دروستەکەی لەم ئاوە دافیقە دروستەکەی کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمێ ئاوی ئافرەت زەردە فعلا ئەو تۆوەی ئینسانی لە دروستە بێ زەردە دوای ئەو هۆرمۆنەشی کە دروستێ کات و پێگەیەنێ هەر زەردە ئەگەر خوا منداڵ نەیا بە ئینسان و تۆ پێ نەگەیەنێ قەت نابی بەم ئینسانی کە ئیساکە نەهەیت کەسیش ناتوانێت دروستت بکات ئەڵێ بڕۆ تۆ جاریتە مناڵە نابێ ئەڵێ کاک تۆ زۆر خەفە دەخۆم دکتۆرەکە بێ ئومێدی کردووم تۆیەک خوای گەورە هێناوی تێتە ژیان ئەگەر ئیساکەنە پێتان بڵێن بیتاقەیەک دیاریەک شتێک دەرەچێت لە ئەم هۆڵەیە بۆ یەکێکتان ماشەڵڵا زۆرن کەس بە تەمای ئەم دیاری من نییە چکاڵێ بەخوا لەوانەیە بۆ فڵان کەس بێ ماشەڵڵا زۆری هەمومان ئێگە بڵێم لە ناو مەخمورا بۆ یەکێکتان دەرەچێت زۆری پێچ ئێگە بڵێم ناو کەرکووک و هەولێریشا بۆ یەکێکتان ئێگە بڵێم ناو هەموو کوردستانە یەک بیتاقە بۆ یەک کەس دەرەچێت بە تەمای ئەم هەدیە هەیت هەمووان 5 ملیۆنی کورد 5 ملیۆن کەس ئەگە بڵێم بیتاقەیە بۆ یەکێکمان دەرەچێت کەس بە تەمای ئەم بیتاقەیە هەیە کەس بە تەمای ئەم دیاریە هەیە ئەی ئەگەر بڵێم لە ناو 300 ملیۆن کەسە یەک هەدیە هەیە یەک بیتاقە هەیە یەک شتی گەورە هەیە بۆ یەکێکتان دەرەچێت کەس بە تەمایە بێ ئەزان هەمووتان لە ناو 300 ملیۆن مناڵ و تۆوی ترابوون کە لە ڕەحمی دایکتان نابوون کاتی خۆی هەمومان هەرێک لە ئێمە کە ئێساکەنە دەرچوین هاتوونەتە ژیانەوە لە ناو کۆمەڵە تۆیەکا بووین لە ناو 300 ملیۆن مناڵا بووین یعنی هەموو عێراق هەموو تورکیا هەموو ئێران هەموو سعودیە تقریبا هەموو خەلیج بۆ یەک کەس ئەم بیتاقەیە دەرچێت یەک کەس دەبێتە ژیانەوە یەک کەس دەبێت بە بۆ مناڵە من دەرچووم جەنابیشت دەرچوێت حەمدە تۆش دەرچویت خوایەک بەم عەزەمەتە توی هێناوەتە بوون منی هێناوەتە بوون ئەم دەستی ڕێزەی لێ ناوی کە بیت لەناو ئەم هەموو خەڵکەیە هەڵی بژاردویت با ساغ و سەلیمی منداڵێک کە سەقەتە بێتە ژیانەوە هەموو دکتۆرەکان جی دەخۆن بەدەستێەوە نازان چۆن چارەسەری کرد ئێستا پیاوێک لە دهۆکەوە تەلەفۆنی بۆ کردم تی کاکتۆر خێزانم منداڵی بووە 12 دکتۆر بە دیارەوەیەتی خوێنی تێیەکەن ئەیانێ زەختەکەی بەرز بێتەوە زەختەکەی بەرز نابێتەوە ئاوا بڕۆ ئەمرێ نازانم چی بکەم
بەڵکو لەگەڵ خوارێکە قسە بکەیت هەمووشان ئەخسایی بەس زەختیان پێ بەرز نابێتەوە جارێکی نازان چی بکەیت لەبەر هەز بە عەزەمەتی خواکەی بەسەر خۆتەوە هەز بە نیعمەتی خواکەی بەسەر خۆتەوە کە شوێنێکە بیەشێ غەیری خوا ناتوانێت ئەو شوێنت بداتەوە چارەسەرت بکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەموو کەسێک 360 دانە جومگە لە لەشیایەتی 360 دانە جومگە هەموو بەیانیەک کە خەبەرێ بێتەوە ئەبێ خێری 360 دانە جومگە سەدەقە بکە پتیانی پێغەمبەری خوا چێ دەرەقەت دێ 360 دانە جومگە هەر هەمووی خێرێکی بۆ بکە ئەگەر 360 دانە دیناریش بێ زۆرەکا بۆ ئێمە فرسیش بێ زۆرەکە بۆ خۆت و بۆ مناڵەکانیشە فەمی دەی دوو ڕکات نوێژی زوحا هەمووی لە کۆڵەکاتەوە بۆی جومگەکان بە جوانی ئیشکەن ئەمە هەموو گریسی و هەموو تاقی هەموو جومگەکانتە جارێکی تر کە مەگەر بەس خوا بزانێ جومگە چەند موعەقەدە چەند ئاڵۆزە ئەگەر جومگەیەکە شکستی خوارد تا ماوی پێوە یەشەنی تا ماوی ئەو جومگەیە نایەتە شوێنی خۆی زۆر جارە بێ ئەو جومگەیە بگۆڕێ خوایەک بەم عەزەمەتە بەم گەورەییە ئەرز و ئاسمانی بۆ دروست کردووی لەسەر و ئەرز و ئاسمانەوە ئەسەر و ئەم هەموو کاکێشان و کەوکەبانەوە خوای گەورە لەسەر و عەرشەوەیە ئاگای لە تۆیە کاڵی ئەڵڵاهو ئەکبەر خوای گەورە ڕووی ئەنێ بەڕووی تۆ بەرامبەر تەوەسڵێ ئەڵڵاهو ئەکبەر ئاگات دەینێ بەرامبەر خوا ئەڵێ چی ئاگات دەینێ لەگە خوای ئەڵێ چی ئەڵێ الحەمدولیللاهی ڕەب العالەمین بۆیە ئینسان کە لە کاتی نوێژە ئاوڕێیاتەوە بەم لاولایە خەیاڵی بۆم لاولایە چێ خوای گەورە فەرمێ یا عەبدی ئەئیلا خەیرین منی فەرمی عەبدەکەم بۆ چۆ ئاوڕێیتەوە لە من چاکتر سەی لە من چاکترەکەی ئەوڕ بۆ من لە من باشترە دەیتەوە مەشغوڵی بە چییەوە تۆ ڕۆژی 5 جار میعراجێکی پێغەمبەری خوا دەست کەوتووە کە بچیتە ئاسمان و بیتەوە لە ئەرزا میعراجەکە ئەکەی بەرز نابیتەوە بۆ ئاسمان لە ئەرزا ڕوەکەیتە خوا قسەی لەگەڵ ئاکەیت ئەو نوێژەی کە لە ئاسمان فەرز بوو ئێستاکەنە تۆ لە ئەرزا قسە لەگەڵ پەروەردگار ئاکەیت نابێ بزانی ئەڵێ چی خۆ ئەگەر بەقەت لەگەڵ حامیەکە دانیشتبی لەگەڵ قایمقامێکە دانیشتبی لەبەر محافظێکە دانیشتبی هەموو گیان تەلەرزێت تا تەواوی قسەکان هەی بە خاڵە نووسی 1 2 3 خوا ئەو خاڵە ئەگەر عەریزەشی بۆ ئەنووسی دەداوە ڕۆژی 5 جار بەرامبەر بەخوای گەورە ئەبێ بزانی ئەڵێ چی ئەبێ بزانی چۆن وەستایی خۆشەویستەکەم ئەم نوێژە معنای زۆر گەورەیە بەڵام بەداخەوە ئێمە لێی حاڵی نین دەرگایەکی زۆر گەورەیە عەریزەیەکی زۆر گەورەیە واستەیەکی زۆر گەورەیە وەزیرێ لە ڕۆژێکە لە هەفتەیەکە 1 ڕۆژ دانی ئەڵێ 1 ڕۆژ مەجانم هەیە ببینم دەرگا کاتەوە بۆ خەڵکی کاکە زەحمە نەبێ قسەکانت تەواو بوو بەڵێ سەری خەڵکی ترە فەرموو تۆ بۆ دەرەوە خەڵکی ترە ببێت ئیشەکە ئەیکایان نایکا بەدەست تۆ نییە لەوانەیە بۆ شوێنەکە 10 ساڵ خۆ بە کابرایەکەوە هەڵەفشێنی واللهی من فلان کەس ڕەفیقمە و خزممانە و فلان مەسوول و دوای ئیشێتەیەکەوێ واللهی ئەویشە بەدەست من نییە داوای لێ بردنە لێکم بەخوا لای یەکێکی ترەوە وەرەقەیەکە بۆ نووسم بۆ تەنووسێ بە پێی یاسا بۆی بکەن کە پێی یاسا یعنی بە پێی ڕێنمایەکە یعنی بۆی مەکەن هی تۆش ئەگەر بە پێی یاسا بێ ئەو بۆ چی هەموو ئاستەکەی تۆ بوو بۆ یەک وەرەق بەڵام خوای گەورە تووڕە ئەبێ ئەگەر داوای لێ نەکەیت ئەگەر هاواری لێ نەکەیت ئەگەر نەڵێ ئیهدینە الصراط المستەقیم خوای گەورە ڕێگەی ڕاستمان پێی نیشان بە بەلەمانە فەرموون هەرچی کتێبەکانی پێشترە پوختەکەی لە قورئانە کۆبووەتەوە هەرچی قورئانە پوختەکەی لە فاتحایە کۆبووەتەوە هەرچی فاتحایە پوختەکەی لە ئیهدینە الصراط المستەقیم نا لە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین کۆبووەتەوە خوایە تەنها تۆ ئەپەرستین و تەنها توش بە تۆ بەستی یعنی ئەمە کارێ بۆ تۆ ئەکەین یعنی ئەگەر معاش کەم بوو پشمان ناشکێ نا کاسبینەما ناڕوخین نا ئیاکە نەعبود دوایی و ئیاکەن ئێمە پشمان تەنها تۆیت تەنها ڕوو ئەکەینە تۆ تەنها هاوار لە تۆ ئەکەین موسڵمانێکی زۆر پیاوێکی چاک و ئیمانداران ئەڵێ کاک دکتۆر قەسەم بەخوا لەگەڵ ژنەکەمە عاجزیمە بێ تەنەزولی بۆ ناکەم چم لە ژوورەکەی ئەو دی دوور کات نوێژەکەم ئەگریم لەبەر خوا ئەڵێم خوایە دڵی ژنەکەم بۆ چاکەرەوە چکە دڵی ژنەکەم بەدەست ئەوە بەدەست من نییە زۆر گرنگە ئینسان ئەمە لەگەڵ خوای گەورەیە شک بەرێ زۆر گرنگە ئینسان کە عەریزەکانی ئەرز واستەکانی ئەرز نەی خوارد
دەستی لە خەڵک پان کردەوە و خۆی زەلیل کرد ئەم دەستی بکێشێتەوە باشیان چی لێ بکات خەڵک هەروە کا جوابی نایەتەوە هەر هاوارێکە خەڵک جوابی نایەتەوە نا هەردوو دەستەکی بکا بە یەک ئاو ئەنجا بەرزی کاتەوە بۆ ئاسمان بزانە ئاسمان جواب بێداتەوە یان نا ئێمەی کورتم ڕۆ ئەمەمان لێ قەوماوە نە ئیاکە نەعبودومان هەیە نە ئیاکە نەستەعین دەرگا لە بەغا دەین بێئومێد ئەچین بۆ تورکیا کە جوابمان نایەت چین بۆ ئێران ڕاکەین بۆ ئەمریکا دوای ژەڵەن کاکە هیچ عێراقیە بۆی نییە داخلی ئەمریکا بێت پێکانی نابێ ئەمریکا گڵاوکە ئەو ئاغایە بوو کە ئێمە بەتەمای بووین یەک ڕۆژ لە ڕۆژەکان بیر ناکەینەوە بڵین خوایە و ئیاکە نەستەعین پەنایەک بۆ تۆ بەرین هانایە بۆ تۆ بەرین خۆ کەسمان نەماوە دەرگای هەر چواردۆرمان لێ داخراوە دەرگاکەی تۆمان ماوە بێت دەرگاکەی تۆ بین فێر نین لەسەر ئاستی تاکە وەکو خۆمان بیر لەمە بکەینەوە خۆشەویستەکانم ئەم امتحانە قورس ئاگات دەی بێ ئادی وەرە امتحانتان کرد وەربزانم چەندی ناوە لە فیزیای وەرە خەممە بزانم ناڵەکەم لە فیزیا دەرچووە ڕۆڵە دی باوە جان شەو باشەسی نەخەوین وەرە باوەژ وەرە نوێژە کرد نا دانیشت بزان مەدی بزانم دانیشتوە کوڕم پێشەوەی بچیت تۆ شیرینی خوارد بچی دامشو ئینجا خەوی تەکی دیریەکەینەوە دانەکانش ڕۆڵە دەستە چۆر بوو دەستە شت تەلەڤیزیۆنەکە کوژانەوە بەڵێ ئەی ئاگرەکە کوژانەوە بڵێ بیرمان لەوە کردوتە ڕۆڵە نوێژەکانە کرد دەستنوێژە کرد زیکرەکانی شەو خوێن باوەجان لەسەر لە ڕاست خەوتی دەچوو ئەمانە بکە ئەنجا بخەوە نوێژی وتری کرد بەڵێ بۆ چکە ئەم امتحانە وەکو تۆ لە ئەم ناڵە وەکو تۆ لە امتحانایە ئەبێ دەریچێنی باوکە ژیان ئەگاتان لێی بێ ئەجینا مناڵەکە لە قەبرە دەستی هاتەیەخە دەڵێ باوکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الصەلاة نور شەهادەتان بینیوە نور بێ کە شەهادەیەکی بینیوە یەک پارچە نور بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نوێژە فەرمێ شەهادەکەی نورە لا إله إلا الله هەر کەسێکمان کە نوێژەکە خۆشەویستەکانم کە چوویتە ناو نوێژەوە وتێ الله ئەکبەر تۆ لە تەحریمای تەواوی تر نابێ هیچ ئەم لەولایەکە نییە وقوموا لله قانتین ئەم لەولای نابێ نەک ئاوڕ بێتەوە نابێت دڵیش بە هیچ لایەکا بڕوە ئەلێرە ئەمە دەرەجەی لەسەرە چۆن کە بەحسێکەکەیت بۆ دکتۆرا پێشکەشیەکەی پێشەکیەکە و دەرەجەی لەسەرە ناونیشانەکە دەرەجەی لەسەرە بەرگی یەکەم دەرەجەی لەسەرە بەرگی دووەم دەرەجەی لەسەرە مناقەشەکە و دەرەجەی لەسەرە مەسادیرەکانە دەرەجەی لەسەرە نوێژ ئاوایە کەوت الله ئەکبەر لەم هەوێتەوە کاوەستی دڵە جۆرەکەی لەگەڵ خوای گەورەیە دڵە جۆشە دەی بەخواوە ئەمە دەرەجەی یەکەم ئەمە دەرەجەی لەسەرە کە فاتحا خوێنی بڕگە بە بڕگەی دەرەجەی لەسەرە حەوت ئایەت هەر یەکە و دەرەجەی خۆی لەسەرە تا چەندێ ئاگات دەیەتی و تا چەندێ پابەندیشی پێوەی دوایی کە خواد ناسی خوا نزیک بیتەوە منجاڵی الله ئەکبەر جارێ بۆ نییە بچیتە سجود چکە هەموو کەسێ ئەوەی پێ نادرێ بچێتە سجود سەر بخاتە ئەرز بۆ خوای گەورە ئاگاتان لێی بێ ئەبێ یەکەم جار بچیتە ڕکوع نیوە بچەمێتەوە کە مادەم ئەلحەمدا پشتە ڕەغ نەبوو مەجاریان پێدای بچیتە ڕکوع و بچیتە نیوەی سوجدەکەت ئەنجا بەرز دەبیتەوە ئەم جارە سوجدەیە کە بەی سەرەخەیتە سەر ئەرز بۆ خوای گەورە الله ئەکبەر کە سەرە خستە ئەرز بۆ خوای گەورە خوێنێکی زۆر ئەبژێتە مێشکەوە هەموو خوێنی دڵ زۆربەی خوێنی دڵەچێ بۆ مێشک ئاسوودا بێ هەموو تاقە و شەحەناتی مێشک و لاشت لەسەر بەرماڵەکە بەتاڵە بێتەوە جا لە خۆشی ئەوەی کە ڕێو پێدراوە سوزدەیە بەری بۆ خوای گەورەت ناسیوە خوای گەورە ناسیوتی خوای گەورە هەڵی بژاردووی بۆ ئەوەی کە سوزدەی بۆ بەری سوزدەیەکی تر لە خۆشی ئەمە ئەبەیت یەکی بە دوو سوژدە چکە خوای گەورە فەرمێ یومە یوکشەف عەن ساق ويدعون إلى السجود فلا يستطيعون لە ڕۆژی قیامەتدا کافرەکان خوای گەورە قاچیان بۆ هەڵەکا ئەیانەوێت سوزدە بەرن پشتیان ڕەقە بێ ئەبێ بە یەک طەبەق ناتوان سوزدە بەرن بۆ خوای گەورە کەواتە کە خوای گەورە مۆڵەتت پێ ئەدا سوژدەبەری
ئەمە عەزەمەت و گەورەیەکە بۆ تۆ چونکە گەر خۆی گەورەیەکێکی خۆشنەوێ بانگی ناکاتە سەر خوانەکەی خۆی بانگی ناکاتە سەر سفرەکەی خۆی لە ئەخیری نوێژەکەیە کە تەواو بوویت سەڵەواتت دا تەحیاتێ خوێن اینجا دوعای خۆ بکە چی تێ داوا لە خۆی گەورە بکە فرسەتی واو دەست ناکەوێت دوعای تیا بکەی هەش دوعای لەو کاتەیە بکەی جیلایە جا بۆ دنیا بەیان بۆ قیامەت کە سەلامت دایە بم لەولایە تەزیکرەکانی خوێن وەرەخە و قەڵەمێ دەربێنە بزانە چەند دەرەجە وەرگرتووە بزانە بەشی دەرچوونی جوا باوەتەوە جوابی امتحانەکە ئێستا نییە جوابی امتحانەکە لە قیامەتا وەرەگیری بۆیە ئێستا خەممان نییە زۆر بێخەم نوێژەکانەکەین ئەگەر لە قیامەتا هەموو نوێژەکانمان ئاوا نوێژی بەیانی لە 100 چەندی هێناوە 20 لا إله إلا الله ئاب درای بە ناو چاوانتا خۆت بە نوێژەکە ئاڵی زەیع نوێژەکە پێتەڵە زەیعەکە الله کەما زەیعتنی خوا لە ناوە بەرێوک من لە ناو برد یعنی قساکە نوێژ بەڵێ نوێژ قساکە ڕۆحی تایە بڵێ ئەو نیە تەناو قەبرەکە وابێ بە نورێک دیفاعی ئینسانەکەکە ئەچێتە لای سەرەوە ئەو نیە لە قیامەتە شاباڵێکی هەیە یەتە لای ئینسانەکە دیفاعی لێکات دڵی پێخۆشە ئەڵێ تۆ چی ئەڵێ ئەنە عەمەلوکە الصالح من کردەوە چاکانی خۆتم دوای ئەوەی کە ئیمتحانەکەتدا دەرەجەکەت وەرگرت ئاگاتان لێی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إن أحدكم ينصرف من صلاته ولم يكتب له إلا چی نصفها أو ثلثها أو هەتا ئەخیر عشرها فەرمێکێکتان نوێژەکەی بەجێڵێ نوێژنەوەی نوێژەکەی بوون یعنی لە 150 هێناوە زۆر نەوانەی کە لە 150 ناهێنن زۆر لەوانی کە ساقطە بن دەرەجەکە ناهێنن جتخوا نوێژێک ئاوا بێ بۆ بیکەین ئێ باشە فەوەیل للمصلین کامانە الذين هم عن صلاتهم ساهون ئەو نە سات بی لەگەڵ خوای گەورەیە ئەو نە شل بی لە نوێژەکانتە تۆ هەموو دەرەجەی نوێژەکەت 15 بکە 20 بکە 30 بکە باوکی من دەرناچی ئەگەر امتحانێکی مەرحەلەیەک بێ دەوری دووەمی هەیە دەرەچی امتحانەکەت ئەی بڕیت بەس تۆ لە قیامەتا چی لە نوێژەکەیت چیەکەیت ئەگەڕێی تۆ نوێژ بکەیت ئی دەرەجەکەشە تازە ئەو نەیە فریای خۆ نەکەوتویت ئێ بەش بەشێکی عیبادەتە ئەمە ماڵێکە پێغەمبەری خوا فەرمێ الصلاة عماد الدین تۆ ماڵێکە کردو پایە بۆ داناوە پاڵەکانێکە داناوە پایەکانی هیچی بە کەڵک نایە مهندسی هێیتە سەری ئەلێ باوکو جان ئەم پایانە چیە کردوێتی ئەلێ وەڵا وەستا بۆی کردو شیشی تیانی ئەمە چۆن ئەم بینایە ڕاگرێ تی وەڵڵی بە حساب وەستا کردوێتی چی من تۆکەی بە کەڵک نایەت ئەرزەکەی بە کەڵک نایە والله ئەمە هەر ماڵێکی تیا بێ ئەڕوخێ بڕۆژە بەسەریا هەمووی تیاچێ خدۆم عەمودانە و کە داناوە نابێ بزانێم عەمودانە بەشی چەنەکە چەنێکی لەسەر بنیاتەنیت نوێژەکە و عیمادی دینەکەتە خۆشەویستەکەم نوری دڵەکەتە جارێکی تر تو هەموو ڕۆژێ مۆبایڵەکەت بڵای جق خەریکا بژێتەوە هیچ چێ بژێتەوە شەحنی تیانە قوربانە مامۆستاژێنێک دەخوا بابی کەم بە شەحنە وەڵایی ئەڵێ بژێتەوە ئەڵێ لۆ باتری ئیزار مەیاتی ئەڵێ بەتاریە زەعیف بابی کەم بە شەحنەوە ڕەسیدی تیانە ڕەسیدی تێکی تۆ هەموو ڕۆژێ 5 جارە بێ خۆ شەحن بکەیتەوە ئەگەر شەحنێ وەرنەگرت بزانە ئیمانەکەت و نوێژەکەت تەواو نییە ئەگەر نوێژەکە لە مزگەوت کرد چوویتە دەرەوە دەستێک کرد بە بەیت و بالۆرە پێغەمبەری خوا هەموو جارێک کە ئەچوون بۆ ناژەی فەرموو ئەریحنا بیها یا بیلال ئەی بیلال دڵمان بە نوێژ خۆشکە دڵمان بە نوێژ گەرمکەرەوە ئەگەر هەر کاتێک هاتی بۆ نوێژ و خەفەتەکان لای پێڵاوەکانە بەجێ نەهێشت و
دڵە خۆش نەبوو کە هاتوویتە ناو ئەم نوێژەوە و شەحنە ئیمانیەکە وەرنەگرت کە چوویتە سەر دوکانەکە خەڵک بەناو چاوانتەوە ببینێت تۆ گۆڕای پێش نوێژەکە لە دوای نوێژەکە زۆر فەرقت هەبوو. ئەگەر ئەم فەرقە بۆ دروست نەبوو حەقی نوێژەکەت نەداوە بچۆ نوێژەکە بکەرەوە جارێکی تر. ماوتە فێری نوێژبی. بۆی خۆشەویستەکەم ئەبێت نوێژ بتگۆڕێ بۆی خوای گەورە فەرمێ إن الصلاة چی تنهى عن الفحشاء والمنكر. ئەگەر نوێژ ئەمانی پێ مەنع نەکردی نوێژت کرد و سەوتی تەلەڤیزیۆنەکەتدا گۆرانی بوو مسەلسەلات بوو منداڵەکەت نوێژی نەئەکرد سەیری شتی خراپێ کرد جگەرەیە خوار بەدەستێەوە نەهیت لێ نەکرد لە غەش و حەرام نەیگێڕایتەوە ئەمە نوێژ نییە تۆ کردوتە باوکی من. چکە نوێژەکە پەرژینێکی بۆ دروست نەکردووی هەتاوەکو دروستێکە دروست نەبووی هێشتاتەوە بوو نوێژ. ئەم نوێژە زۆری ماوەت یا دروست بی. سۆفیا بواکیر ئافەتێکی کەنەدیە ئەڵێ کاتی خۆی ئەهلی کەنیسە بووم زۆر هاتووی کەنیسەمە کرد یەک پرسیار لە مێشکما دروستە بوو هەموو جارێ بۆ قەشەکەم باسە کرد ئەموت باشە خوا ئێمەی دروست نەکردووی با خوا پەیامی بۆ ئێمەش نەناردووە با ئەی بۆ ئێمە پێویستمان بە قەشە و پێویستمان بە پاپایە تا بمانگەێنێتە خوا بۆ خۆمان مباشەرەتەن لە خوا داوا ناکەین قسە لەگەڵ خوای گەورەیان ناکەین. ئەوشێت ئەم پرسیارانە پرسیاری بێمانان جوابی نییە چۆنە هەروایە ئەبێ لە ڕێی فڵان کەسەوە بگەیتە خوا. ئەفەرمێت ئاوا هەموو شوێ مامەوە هەتاوەکو نوێژی موسڵمانانم بینی ئەوەی زۆر پێی سەرسام بووم ئەوە موسڵمان زۆر بە خشوعەوە چۆن نوێژەکەی و ئاوا منی خۆی لارە کردەوە ئەو زیدەتم زۆر پێخۆش بوو کە ئینسان ئاوا ئەم ئینسانم بە زەلیلی ئەبینی بەرامبەر بە خوای گەورە. وتم لەگەڵ کێیە قساکەن تیانە لەگەڵ خوای گەورە خۆمانە قساکەین. وتم ئەی کوان مەلا و بۆ خەڵکی تر تەدەخۆتان ناکای و نایەم باشەردان قساکەین لەگەڵ خوای. ئەلێ کە ئەمەم بیست وتم بەخوا جوابی پرسیارەکەم وەرگرت ئەمە ئەو دینەیەکەم بەدوایە ئاگەڕێم. ناوی خۆی ناس سەلما بواکیر یان سەلما کوافیر حیجابی کرد و ئەڵێ خۆشترین چێژێکە ئەیبینم لە ژیانما ئەو نوێژەیەکە ئیساکەنە بەرامبەر بە خوای گەورە ئەیکەم هیچی ترم نەماوە غەیری نوێژەکان نەبێ. الصلاة معراج المؤمن خۆشەویستەکەم ئەم معراجەیە بەڕاستی ئێمە پێویستمان پێیەتی کە هەموو جارێ لە بەردەمی خوای گەورەیە ئەوەستین بزانین ئەڵێن چی بزانین چیمان کردووە بە پاکی بچین چکە تاوانباری ئەبێ دەستی لێ هەڵکەی ئەبێ پێش وەخت دەمت پاکەیتەوە مەزمەزە بکەی چونکە لە ناو هەموو سانتیمەترێک لیکی ئینسانە 5 بلیۆن میکرۆب هەیە. لاشەی ئێمە هەمووی کۆڵۆنیە میکرۆبی هەڵگرتووە هەموو دەست و قاچ و دەم و چاوە ئەبێ هەموو ئەمانە بشێتەوە ئەوەی کە ناشۆرێتەوە بێ سیواکی لێبی پاکی کەیتەوە نابێ بە پیسی بچیت دوایی کە چوویتە بەردەمی خوای گەورە بەم پاکیە بەم دەست و قاچە پاکەوە ئینجا دەسەکەی بە نوێش تاوانەکانت بڵێ خوایە من لە بینی دوو نوێژە هەر خەریکی تاوان کۆکردەوەم ئەوم لێ خۆش بی هاتوومەتە بەر دەستە بە زەلیلی ئەگەریش حەزەکەی بیسەرمێنمەوە من سرم دانێم لە ڕێتا کە سەردانا ئەمە ئەو پەڕی عەلامەتی عەبدایەتیە ئەم سەردانانە ئاگاتان لێی بێ ئەم پارە ناکڕێ ئەمە نیعمەتێکە هەموو کەسێ پێی ناکرێ ئەمە گەورەییەکە خوای گەورە شەرەفێکە ئەیدا بە عەبدەکەی نایدا بە هەموو کەسێکی تر بۆیە لە کاتی نوێژاکە ئەوەستی خۆشەویستەکەم ئەبێت لەحظەی یەکەم وەستانی یەکەمت حەز بە عەزەمەت و گەورەی خوای گەورە بکەیت. هەموو جارە سەحابەکان کە لە نوێژە ئاوەستان ئەلەرزین یان و بۆچی ئەلەرزین ئەیوە ئەو ئەمانەتە بوو کە ئەرز و ئاسمانەکان پێیان هەڵنەگیرا ئێمە ئەمانەتە إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها ئەم ئەمانەتەیە کە بە ئەرز و ئاسمان و شاخەکان هەڵنەگیرا ئێمە ئەم ئەمانەتەمان هەڵگرت ئێمە ئەم مەسئولیەتەمان هەڵگرت دۆستمە سەرشانی ئەم شانەکە چەی من و تۆ ئەبێت چی پێ هەڵبگیری لەم ئەمانەتە قورسە
زۆر زەحمەتە خۆشەویستەکەم. بۆیە سەحابەکە کە ئەچۆ نوێژەوەیان تابعین کە ئەچۆ نوێژەوە، یەکێک لەوانە کوڕەکەی زوبەیر بوو، قاچی تووشی سەرەتان بوو. کە قاچی تووشی سەرەتان بوو دکتۆرەکان پێیان وتی ئەبێ قاچە ببڕینەوە. فەرمی لە کاتی نوێژە قاچم ببڕنەوە، من عەرەق ناخۆم بۆی سەرخۆش بم، بۆ ئەوەی کە تەخدیر بکرێم، چونکە لە کاتی نوێژە ئاگام لە خۆم نامێنێ. سبحان الله، ئینسان بگاتە ئەم دەرەجەیە لە کاتی نوێژە ئەومە لەگەڵ خوای گەورەیە ڕۆ بچێ، ئاگای لە لاشەکەی خۆی کە لەسەر ئەرز بەجێ هێشتووە نەمێنێ. ئەمە چ خەوێکە لی کەوتووە، ئەمە چ تەخدیرێکە کراوە، ئەمە چ دەرزیەکی ئازارە کە نەیاڵە ئینسان هەست بە ئازار بکە. ئەمە ئاگانەبوونی ڕۆحە لە لاشە ئاگاتان لێی بێ. ئێمە ئەم ڕۆحیەتەمان لە کاتی نوێژە بۆ دروستە بێ خۆشەویستەکەم؟ نەخێر. بۆیە بێ زۆر وریابی بەڕێزەکەم. ئینسانی مسلمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە ئینسان ئەچێتە ناو قەبرەکەیەوە، کە ئینسان ئەچێتە ناو قەبرەکەیەوە دوو مەلایکە دێن بۆ لای پرسیاری لێکن. لەو کاتەیە کە پرسیاری نوێژە کرێ، پرسیاری ڕۆژوە کرێ، پرسیاری عیبادەتەکان و تاوانەکانی ترە کرێ، ئەفەرمێ کابرای مردوو سەیرەکات کە سەیرەکات لە لای خۆر ئاواوە خەریکە خۆر ئاوا بێ. ئەلێ بە قوربانتان موازم لێ بێن با نوێژی عەسرەکەم کەم نوێژی عەسرم نەکردووە. ئەوان ئینشاڵڵا پەلەمەکە ئیکەیت. سبحان الله، بیرەکەم وەڵێم ئینسانی ئیماندار، ئینسانی پیاوچاک، ئینسانی ساڵح حتا لە غەیری خۆیە، لە غەیری کاتی خۆیە، لە کاتی مردنەکەشی ئاگای لە نوێژەکەی نەچێت. بۆ چکە لە دنیای ئەوە بە خەمی نوێژەوە بووە، بۆیە ئەبێ لە کاتی نوێژە زۆر جار سەر بنێتەوە. عومەر عەبدولکافیە فەرمێ جارێکیان چوینە خزمەتی عەبدولحەمید کوشک خوای لە ڕازی بێ. کوڕێکمان لەگەڵا بوو، وتی شێخ من کاتی خۆی باوکم ئیمام بووە، لە کاتی نوێژە لە کاتی سوزدەیە گیانی سپاردووە. ئەلا عەبدولحەمید کوشک دەستی کرد بە گریان، خەتیبێکی میسری عەبدولحەمید کوشک. فەرمووی تیلکە مەوتەة الملوک، والله من لە میسر سبحان الله گەنجم بینیوە لەناو قیتارا وەستاوە، سەماعەیەکی لە گوێیا بوو، تفەنێکی لە گوێیا بووە، سەرم بردەتە پێشەوە بزانم گوێ لە چیەگرێ. کە سەیرەکەم پاش 50 ساڵ پاش 40 ساڵ گوێ لە وتارێکی عەبدولحەمید کوشکە گرێ، گوێ لە خوتبەیەکی عەبدولحەمید کوشکە گرێ. تومە خوایە ئەم پیاوە چ بەرەکەتێ بوو بۆی دابەزی. جا لە عەبدولحەمید کوشک پێیە فەرمێ کوڕم باوکت بە مەلیکی مردووە کە بەم شێوەیە لە سوزدەیە وفاتی کردووە، لە نوێژە بۆ وفاتی کردووە. عەبدولحەمید کوشک خۆی لە ڕکاتی دووەم و لە کاتی سوزدەی سنەتی جومعەیە وفاتی کرد. سبحان الله، ئەو مەلیکیەش بەو بڕاکە خوای گەورە پێی بەخشی. ئەمە مەلیکیە بەڕێزەکانم، حەزەکەم هەر یەکە لای خۆی ئەسەویر کاتەوە چەند تەفریتمان کردووە لە نوێژەکانمانە. ئەبێ نوێژی چەند ساڵ بژێڕینەوە جارێکی تر، ئەبێ بیرکەینەوە چەند تا ئیستاکەنە بێخەم بووین بەرامبەر بە مادەی نوێژەکەمان. چکاکاتان لێ بێ ئیمتحانی قیامەت چەند مادەیەکە: تەوحید، نوێژ، ڕۆژوو، زەکات، حەج، وەلاء و بەراء، عەقیدەی ئیسلامی، هەموو ئەمانە هەر یەکەوە مادەیەکە نەگاتان لێ بێ. بەتەمابی لە مادەی یەکەمە بکەویت، لە پرسیاری یەکەمە ساقط بی، بەتەمای دەرچی دوایی. زۆر زەحمەتە، ئاگاتان لە خۆتان بێ خۆشەویستەکانم. بۆیە سەڵات یعنی سیلە، یعنی دوعا، یعنی پارانەوە، یعنی لاڵانەوە. تو ئەپاڕیتەوە ئاگامان لە پارانەوەکەمان نییە، معناوایە زۆر شتمان بەجێهێشتووە، زۆر شتمان نەکردووە. بۆیە زۆر زەرورە خۆشەویستەکانم هەر یەک لە ئێمە کە جارێکی دە چۆ نوێژەکەی، چۆ عیبادەتەکەی، چۆ بەردەستی خوای گەورە، خەیاڵی لای ئەمە بێ، بڵێ خوایە بخوا ئەو هونەرمەندەی کە لەسەر مەسرەحیش سەر ئاوا دانەوێنێ بۆ خەڵکی و ئاوا تەرحیبی خەڵکەکات و ئاوا سوپاسی خەڵکەکە کە سەر ئاوا شۆڕەکە، وەڵڵی پێم جایز نییە بەشەی کێزانم. ئەم سەرە بۆیە ئاوا دروست بووە. سەکەنە شتێک دروست بووە پێوترێ نێت نێک، شتێک لە طبا دروست بووە پێوترێ ملی ئینتەرنێت.
نەخۆش یا لە کاکتۆر پشت مێشێ ئەمە مێشێ کاکتۆر سەرە مێشێ کاکتۆر شانەکانم تەقین شانە مێشێ قۆڵم کاکتۆر سنگ مێشێ ڕۆژ نییە من دە نەخۆش لەمانە نەبینم ئەزان ئەڵەم ئیشی چییە ئەڵە وەڵا زۆر سەیری مۆبایڵەکەم یان زۆر ئینتەرنێت و کۆمپیوتەر و شتەکەم چۆن سەیرێکێت من ئاوا سەیرێکم خی گەورە سەری بۆیە وا دروست کردووە سەر ڕێک لەسەر مل بێ ئاوا تەخت ئەگەر سەر ڕێک ئاوا لەسەر مل نەبێ کە ئاوا شۆڕێکیتەوە زەختێکی زۆرەکەوێتە سەر مل ئەبێ ماسوولکەکان بەردەوام ڕایکێشن بۆی کە سەر نەکەوێ سانەگە خوا نەخواستە بمرێ سەری ئاوا لێە ئەی چی ئەم سەری تو ئاوا ڕاگرێ لەم حرەکەیە ماسوولەکانی پشتەوە ڕایەکێشن بۆ خۆیان ئەگەر ئاوا لەسەر ستونی مل بێ لەسەر حەوفەقەرەکەی مل بێ سەر عەزیەتی نابێ ملیش عەزیەتی نابێ ماسوولەکانیش عەزیەتی ئاوا بۆ ئینسانی مسڵمانە بێ ئاوا سەری بەرز بێ کاتێکا سەر شۆڕەکاتەوە بۆ کۆمپیوتەر و بۆ ئینتەرنێت ملی ئاوایە ئەم قورسایی سەرە نەزەم سەریەوە چەند کیلۆیە ئەگەر عیلمی زۆر تیا بێ قورسترەوە نییە ئەگەر ئەم قورسایی سەرە مل ڕای نەگرەیەکە بێ لەبەرەوە مل بەردەوام ئاوا ماسوولەکەی کرش کردووە بۆی کە سەر ڕاکێشێتەوە نەکەوێت ئارس هەر ئاوا ڕایەکیش بۆیە ئەم ملە تەشەنوجەکە ئەم ماسوولکێ ئەو نە ماندووە بێ ئەو نە عەزیەتێ بێ شان و مل و سەر بێ یەک بەخۆیەوە یەشێنێ بۆ ئێستا پێوترێ نێت نێک ملی ئینتەرنێت بخوا من ئەم سەڕم بۆ غەیری خوا نابێ شۆڕ بێ ئاوا لەبەردەم جەماوریشا شۆڕی ناکەم و نزمی ناکەمەوە بەڵام خوایە بەس تەنها لەبەر خاتی تۆ کە نوێژەکەم سەی سوزدەکەی خۆمەکەم ئاوا شۆڕێکم سەی بەردەمی خۆمەکەم دوای ئیکەمە ڕکوع دوای ئەم سەرە کە بەرزترین ئەندامی منەی خەمە سەر ئەو زەویە جوان دقت بن خۆشەویستەکانم جوانترین دانیشتنی مەلیکەکان ئاوایە مەلیک ئاوا دانیشتێ وایە کاتی خۆی کسرا تاجێکی هەبووە ئاڵتۆنی بووە ئەزان چەند کیلۆ بووە؟ ها؟ 70 کیلۆ 70 کیلۆ یەک تاج هەندێک ئەڵێن 90 کیلۆ تۆ 90 کیلۆ بکەیتە سەر سەری ئینسانێک تەحەمولی ناکا بە زنجیری ئاڵتۆن بۆیان شۆڕ کردوێتەوە کە هاتووەتە سەر کورسێکی دانیشتووە ئاوا تاجەکاتۆتە سەر سەری زەختەکە لەسەر سەری نەبووە لەسەر زنجیرەکان بووە سەری خستۆتە ژێر تاجەکەەوە کە خەڵک هاتۆتە ژوورەوە هەیبەتێکی هەبووە هەر لە خۆی لەبەر دەستیان لەرزیەوە کەوتۆتە سەر چۆک فەرشی سووریان بەرامبەری ڕاستەوە وایە مەلیکەکان دایمە حەزەکەن سەریان بەرز بێ ئاوا سمت و کۆمیان شوێنی دانیشتنیان لە نزیکترین شوێنە بێ لەسەر کورسیە خەڵک نەیبینێ ئەمە ئەو پەڕی دانیشتنی عەزەمەت و گەورەیە بەڵام کە ئینسان سەرە خاتە سەر زەوی بۆ خوای گەورە ڕێک هاوکێشەکە عەکسە بێتەوە بەرزترین ئەندامی لاشەکەوێتە سەر زەوی سەرەکەوێتە سەر زەوی کەوێتە سەر ئەو خۆڵە کۆم و سمت بەرزە بێتەوە بۆ ئاسمان مەنزەرێکی زۆر ناشوێنین ئەگەر بۆ خوا نەبێ دقەتان ناوە بەڵام بۆ خوا مەنزەرێکی چەند جوانە چەند عەزەمەتە تۆ هەز بەمە بکەی بڵێ خوایە من تا ئەم حەددە زەلیلم لەبەردەستا ئەگەر شێوازێکی تری زەلیلی هەبوایە بۆ تۆم دەربڕیا ئەم کرد بەس نەمە زیاتر شک نابە ئەوە تا سمتم لەسەر سەریەوەیە سەریشم لە خواری خوارێ لەمە زیاتر چی بکەم ئەیکەم کەسێ جێ هەڵتروشکانێکی لەو بەرقاپیە دەستکەوت بە ئاری دێ بڵێ ئەم جێگە وەک تەختی سولەیمانە خوددا پێداوەکانی فائیزی ئیکسیری سوحبەت بوون چ من چ تۆ مەلائیک ئەنبیا خۆزگەی بە خۆیانە کەسێ
جێ هەڵتروشکانێکی لەو بەرقا پێدەستکە و بەعاری دێ بڵێ ئەم جێگە وەک تەختی سولەیمانە. ڕاستی ئینسان بەعاری دێ ئەگەر هەر کاتێ سەرت دانا پارەم هەبێ لە شوا دانی بانک شکرام وەسیقەی نەماوە لە شوا دانی لە قاسەیە یان لە گیرفانتە دایمە پارەیەکە پێ بێ نەخۆشە دوێنێ هاتبوو بۆ عەمەلیات فەقیرە جانتایەکی پێ بوو پارەی عەمەلیاتەکەی تیا بوو توان بەس پارەی خەستەخانەکە بێن پارەی خۆمان ناوێ قەی ناکە یارمەتی تێین لەوە شا بۆ داعشکێنی 300,000 پێ بوو کردبێت جانتاکەیەوە گوتبی باوشی هاتووە عەمەلیاتەوە جانتاکەی بە باوشەوە بوو ئەو چی بدایە گیان پێتە وڵای ئەو پارەی عەمەلیاتەکەیە بەخواوتم بار پێم بێ دوای عەمەلیاتەکە خداجون تۆ بەنجە کریست تۆ ئاگا لە خۆ نامێنێ بێ پارەکە بی پارەکە دوورکەوێت و بەخوا نەبار هەر بە خۆم بێ خەی ناکە پارەکەی گرتوو بەدەستیەوە خەی هەر ئەوم 300,000 بۆ کۆکرا بۆیشی ئاوا گرتوو بە سنگێەوە بۆی کەلینە سەر کەس نیبە ئەگەر پارە نەبوو ئەگەر ئەم سەرە و هەبوو ویستێ لە شوێنێکا بە ئەمانەت داینی دوایی وەریگریتەوە بە ئەمانەت نەفەوتێ ئەبێ ئەم سەرە تەسلیمی شێ بکەی تەسلیمی خاڵقەکەیەکی سەردانی سەری بۆ ئەخەیتە سەر زەوی ئەنجا ئەو سەرە بە ئەما نافۆتێ ناڵە بفۆتێ خوای گەورە ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە کە سەرە دانا لە بەردەمی خوای گەورەیە ئەو گردنە ئەو سەرە جارێک تر نافۆتێ وەکو خۆی تەسلیم دەکرێتەوە لە ڕۆژی خۆیان بۆیە خۆشەویستەکانم ئەگەر بمانەوێت ئیماندارێکی ڕاستەقی نەبین موسڵمانێکی ڕاستەقی نەبین لە مانای نوێژەکانمان تێگەیشت بین حەز بە ڕۆحیەتی سیلەتی سەڵاتەکەی خوای گەورە بکەین حەز بە گەورەی ئیشەکە بکەین حەز بە دەرەجەکە بکەین حەز بکەین ڕۆژێ لە ڕۆژەکان لەسەر ئەمە دەرەجە وەرەگرینەوە هەر یەکە و با بۆ خۆی لە ئیساکێنەوە دەرەجەی ئیمتیحانەکەی خۆی دیاریکە خواک هەر یەکەتان با لە دڵی خوای ئیساکێنە حازریکە بزانێت تا ئیساکێنە لە نوێژەکانە بە ساعت چەندی هێناوە دەرەجەکەی چەندە بزانە بەشی ئەوە ئەکا شەهادەی بەنەیانما ئەگەر خۆی حکمی بەسەر خۆیادا وتی بەشی شەهادەکەم ناکە با لە قیامەتە چاوەڕێی شەهادە و پسپۆڕی نوێژ نەکە تەمای نەبێ ئەگەر بەم ڕۆحیەتەوە تا ئیساکە نوێژی کردووە چاکە ئەگەر نەی کردووە ئەبێ ئەمە بگۆڕێ جارێکی تر ئەو نە شەرم لە خوا بکەن وەکو شەرم لە گەورە و ڕێز عەشەتێکی خۆتانەکەن ئەو نەی لەگەڵ خوای گەورەیە گفتوگۆ ئەکەن وا بزان لەگەڵ گەورەیەک و ڕێز قسمێکی خۆتا وەستاوی گفتوگۆی لەگەڵەکەی چەند ئاگات لەوە ئەو مەش ئاگات لە خوا و لە نوێژەکەو بێ دەرەجەکەیەنی قورس نییە بەڵام ئیشاڵام خاڵێکی وەرچەرخان بێ تا ئیساکێن ئەگەر لە نوێژ تێنەگەیشتون تێی بگەین بۆ ئەوەی کە لەم و دووە هەم بەرماڵمان هەبێ و هەم دەرماڵمان هەبێ وەڵڵاهی چوومەتە هیندستان خۆشەویستەکانم لەو هیندستانەیە برادەرانمان تەڵەبە بوون ژووریان گرتووە بەکرێ خانوویان گرتووە بەکرێ وتمە ئەو ژوورە چییە تێ وەڵڵای کاکتۆر ئەو ژوورە کابرای بوزی کابرای گاپەرست قفڵی یاوە نەیاڵێ تێی بچین کەسیرمان کردو لە پەنجەرەکەەوە کەسیرێکین پڕە لە بت نەیخستووەتە بەردەستی ئەمان لە هەموو ماڵەکانیانە شوێنێکی ئاوا هەیە دکتۆرێکە شەرم ناکە ئاوا شوێنێکی داناوە فیلێکی داناوە گایەکی داناوە مانگایەکی داناوە تەبڕوکی پێکا دکتۆری ئەخیسائیە من و تۆچین لای عەمەلیاتەکەین شوێنێکی تایبەتی لە ماڵەکەی خۆیان داناوە بەس بۆ نوێژ و عیبادەتی خۆیان کەسمان لە ماڵەکانمانە لە ژووری نیستن و لە مەطبەخ و لە شوێنە قاڵەباڵەکانە سەرئاوەکەشمان بینەشەوە سەرئاوەکەشمانە بێ سێ بەسێ بێ ماشەڵڵا بۆی کە گەورە بێ بەس تەلەڤیزۆن و هینی تیانە کەسمان بیرمان لەوەرە کردوێتەوە ژوورێکی یەک بە دوو بۆ خۆمان بۆ شەو نوێژ و بۆ عیبادەتی خۆمان دابنین لە ماڵەکانە کامە سونەتە لە هەموو ماڵێکا هەبێ بە مهندیسەکەمان تۆ لەسەر خەریتەکانمان بۆ بکە بۆی ئاگامان لە دنیا ببڕێ ئاگامان تەنها لە نوێژەکانمان بێ نییە
دیگەر ئەمەمان لە ماڵەکانمان نەکردو با لە دڵ و لەستنەکانمانە بیکەین ئینشاءڵڵا. خی گەوراومان لێ بکە بۆ خۆی بژین، بۆ خۆی بمرین، بۆ خۆی زین و بینەوە. ئاگامان لە قسە و گفتوگەکانمان بێ لەگەڵ خی گەورەیە. بەو شێوەی خی گەورە داوامان لێ ئەکا کە ببین ئێمە ئاوا بین و گەورەتر بین و ئەو دەرەجەی خی گەورەی لە نوێژەکانمانە بۆی تەقدیر کردوین، داوای بەرزتر و بەرزتر بکەین و لە دەرەجە عالیەکان بین و دواتریش لە قیامەتە هەر یەکەمان شەهادەی نوێژی بدرێتێ، دڵمان بەوە خۆش بێ بڵێ شەهادەی نوێژی چۆن وەرگرت، خۆی ئێمە ئاگامان لە نوێژەکانمان نەبوو بڵێ بەخوا ئێمە جۆمان لە وتارێ بوو باسی نوێژە کرد، ژیانی هەمووی گۆڕین لە نوێژە، ئێستا ئەزانی نوێژ یعنی چی، ئێستا ئەزانی چۆن نوێژەکەین، پێشتر بەخوا ئەمانەمان نەزانی بوو. ئەوەی نیزانی و عزری هەبووە بەڵام لەم و دوازام عزرمان نامێنێ. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.